کە ئێستا یەکەم ڕۆژی جەژنی قوربانە لە کاتژمێر 6 بەیانیەوە دەستکراوە بەکاری سەربڕینی ئاژەڵی قوربانی هەم بۆ ڕێکخراو دەستگا خێرخوازیەکان هەم بۆ هاوڵاتیان ئەوەی تا ئێستا هاوڵاتیان سەریان بڕیوە لەو سەعاتەی سەرەتا بەڕاستی 19 سەر ئاژەڵە بە دیاریکراوی هەروەها ڕێکخراو دەستگا خێرخوازیەکان ئەمڕۆ سێ ڕێکخراو دەستگای خێرخوازی خۆیان تۆمار کردووە بۆ سەربڕینی ئاژەڵ تا ئێستا ڕێژەکە بریتە لە 26 سەر ڕەشەوڵاخ 21 سەر ئاژەڵی بچووک واتامان ڕووبزن طبعاً هەتا ئێوارەش بەردەوام دەبین تەسەور دەکەم ئامارەکان وردە وردە ڕوو لە زیاد بکات. باشە بەراورد بە ساڵی ڕابردوو چۆن ئەگە بەراوردێکی بکەین تا ئێستا ڕوون نییە بە تەواوی خۆتان دەزان یەکەم ڕۆژی جەژن خەڵک بە پرۆسەی جەژنانەکردن و سەردانیکردن زیاتر مەشغوڵە بەڵام ئەوەی کە دیارە وەڵام دانەوەیکی باشەیە بۆ سەربڕین لە کوشتارگاکان پێدەچێت خەڵکێکی زۆر ڕوومان تێ بکات بۆ سەربڕینی ئاژەڵ. باشە ئەم ساڵ تای خوێنبەربوون هەیە ڕێکارەکان چینکە گیرانەتە بەر خۆی تای خوێنبەربوون نەخۆشیی مەترسیدارە ئێمە و ڕێکارانەی بەر لە تای خوێنبەربوون و ئێستاش گیراونەتە بەر هەر هەمان ڕێکارن بۆ نمونە پشکنینەکانی پێش سەربڕینی دوای سەربڕینی لایەن پزیشکانەوە بە بەردەوامی دەکرێت ئەگەر نەخۆشەکە وجودی هەبێت یان نەبێت برا قەسابەکان پابند کراون بە پۆشینی زل و بەرگ و دەستچێش و ماسک ئێمە بەردەوام تاقیمی هۆڵەکانی ناوە دەرەوەی کوشتارگە و شوێنی ڕاگررتنی ئاژەڵ دەکەین بە مادەکانی ڤێرکۆنێس و دڵتامترین هەوو هەندێک جاریش سایپرمترین کە مادەیەکی تەواو قڕکەرە بۆ مێش و مەگەز و قڕنە و چکە خۆتان دەزانن هەڵگری ئەو ڤایرۆسە لە گەنە یان قڕنەیە لە ئاژەڵ. باشە ڕێنمایتان چێ بۆ هاوڵاتیان ئایا ئاژەڵەکان چۆن بکڕن چۆن فاسۆشتانی بۆ بکەن بڵێ خۆی پرسیارێکی گرنگە بەڕاستی لەو چوار ڕۆژەی جەژن خۆتان دەزان ئاژەڵ لە زۆر شوێن دەفرۆشێتن جگە لە گۆڕەپانی مەیدانی ئاژەڵان هاوڵاتیان ئاراستە دەکەین تەنها لەو شوێنانە ئاژەڵ بکردن بە دیاریکراوی گۆڕەپانی فرۆشتنی ئاژەڵان بۆی خەڵک لە کاتی دەرنەچوونی لە پشکنینی پێش سەربڕین بتوانێت بۆ خاوەنەکەی بگەڕێنێتەوە بەڕاستی ئەوە خاڵی یەکەم خاڵی دوم کاتێک بۆ قوربانیکردن سەردانی کوشتارگاکان دەکەن تەنها یەک کەس یان دوو کەس لەگەڵ خۆیان بین پێویست بە جەنجالیە ناکاتن 4 کەس و 5 کەس بێ خەڵک پێویستە لە ماڵەوە خۆ ئامادەکاریی تەواو بکە کە دێ لایلۆنی شەفاف علاگەی شەفاف لەگەڵ خۆی بهێنێت پۆشینی ماسک و دەستچێش پابند بێ پێوە هەرچەند ئێمە خۆمان دابەشی دەکەین ئەو کەمیەکە لە بەردەستە حسابی 4 ڕۆژمان کردووە بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەین بەداخەوە زۆر لەو سەعاتەی بەیانی ئێمە زۆر کەس پێمان داون لە ژوورەوە خەریکی پاکردنەوە شوێنەکانی لەبەرەوەی نەپابندن بە پۆشینی ماسک نەدەست چێش بەڕاستی بەداخەوە هاوڵاتیان پێویستە زۆر خەڵک لەگەڵ خۆیان نەهێنن و بە شێوەیەکی گشتی ئەو ڕێنمایانەی لە پرزگە پێیان دەدرێتن پێویستە پابندن پێوە.